ئەم کاتە و هەموو کاتێکتان باش دۆستان ئازیزان، خۆشحاڵین جارێکی کە پێتان شا دەبینەوە لە پێگەکەی خۆتان لە فیلمسازان. ئازیزان، ئەلبەتە ئێمە ئەبێ بزانین فیلم کاریگەری چییە لەسەر کۆمەڵگا. ئەمە یەکێکە لەو چەمکانەی کە زۆر مەبەستە کە فیلمسازان ئیشی لەسەرکەن بۆ ئەوەی بزانن ئەو هەنگاوانە چییە تا هەنگاوی بۆ بنێن لە ئیشەکانیانە بۆی کاریگەری لەسەر کۆمەڵگا هەبێ و کۆمەڵگا بەرەو ڕۆتێکی باشتر و پەروەردەیی بەرێت. بۆ ئەم شەو هاوڕێی ئازیزم فیلمسازی بەڕێزی کورد، فیلمسازێک کە بەردەوام دەسی لە جێپەنجەی لە ئیشەکانیا دیارە کە چۆن کار لەسەر کەڵچەرەکات، لەسەر شوناسەکات، بە تایبەت شوناسی نەتەوەیی لە زۆربەی فیلمەکانی وەکۆی کە خۆم لە فیلمێ دوانی شرۆڤم بۆ کردبوو. ئەم شەویش هاتووینەتەوە بۆ ئێرە پێکەوەین بۆ ئەوەی بزانین ئەم جاریان ئەو فیلمە بە پێزەی کاریگەری لەسەر گەنجان بە تایبەتی لە کاتی بەرخودا ناچی بوو. هاوڕێی ئازیزم کاک هەوراز مەحەمەد، یاخوا بە خێروەیی کاک هەوراز گیان باندیم. زۆر سپاس کاک سەرکەوت گیان، سڵاو و ڕێز لە توی ئازیز و پێگەی جوانی فیلمسازان و هەموو خۆشەویست و ئازیزانەی لێرەوە بەشدارە بن لەگەڵمانە. خۆشحاڵم کاک هەورازگیان بە خێربەی باندیەمان. کاک هەورازگیان با بچینە لای پرسیارێک لەوێەوە دەست پێ بکەم، بڵێم فیلم بۆچی فیلمەکەین ئێمە؟ وڵا کاک سەرکەوتۆ بە پرسیارێکی قورس دابەزین، عادەتەن بە بەرنامەکان وایە بە پرسیارێکی سادە داغڵەوی پرسیاری لەدایک بوون و چونکە توانین وەڵامی زۆر جیاواز و تایبەت لەسەرمە بینەوە. لە ڕاستیە ڕەنگە بۆ هەر فیلمسازێک ئەمە وەڵامێکی دیاریکرا و جیاوازی هەبێ. بەش بە حاڵی خۆم منەتوانم لە ڕوانگەی خۆمەوە وەڵامیان پرسیارە بەمەوە یەک جارێکیان وەکو مرۆڤێکی کورد، جارێکیان وەک هونەرمەند. بۆ من فیلم ئەو دەریچەیە، ئەو دەروازەیە کە یا و پەنجەرەیە کە من دنیای لێەوە بینم و دنیایەکی تایبەتی و پێڕوانینێک کە لە ناو منە بۆ دنیا هەیە. ئەمەوێ لەو پەنجەرەیەوە دنیابینی خۆشم سەبارەت بە دۆخ و دۆزەکان پیشانی دنیا بەمەوە. لێرەوە وەک کوردێک پێم خۆش هەموو جارێک ئەو قسەی بکەمەوە کە دۆزی میلەتەکەم، دۆزی نەتەوەکەم، چیرۆکەکانمان، هەر شتێک لەبارەی ئینسانی کوردەوە کە هەیە ئەمەوێت لە ڕێگەی سینەماوە نیشانی دنیای دەرەوەی خۆمانی بەمەوە. وەک فیلمسازێکی ژیاوە هونەرمەندێکیش، هەر کەسێک هەر فیلمسازێکی تر کۆمەڵک تەسەوراتی تایبەتی خۆی هەیە، کۆمەڵە دنیابینی تایبەتی خۆی هەیە، هەندێک تێڕوانینی هەیە کە کێشە هەست پێەکە، دیاردە ئەبینێ، دۆخی دیاریکراو هەست پێەکە لە دنیای خۆیەوە ئەوێت چارەسەرێک بۆ ئەم دۆخ و دۆز و شەشەیە بدۆزێتەوە. لە ڕاستیە ڕەنگە بۆ شاعیرێک لە نووسینی تێکستێکە، لە نووسینی شعرێکە ئەمە بەرجەستە ببێتەوە، لە شانۆکارێکە بە دروستکردنی شانۆییەک، بۆ فیلمسازیش بە دروستکردنی فیلمێکت ئێوێ وەڵامی و پرسیاری ناوناخی خۆی باتەوە. بەڵێ کاک هەورازگیان، چەمکێکی کە هەیە ئەی بۆ کورد چەند فیلم پێویستە؟ بە بڕوای من سینەما ڕەنگە لە پێویستی ترین شتەکان بێت بۆ ئەم قۆناغی دنیای ئێمە. من هەموو جارێک گوتومە چۆن لە ڕابردووە بیت و لاوک و حەیران و چوزانم ئەو هونەری دەنگبێژی بەشێک لە مێژووی کەلەپور و فۆلکلۆر و هەر خودی مێژووی کوردیان پاراستووە. ئەم قۆناغا سینەما دۆکۆمنتاری ئەتوانێت ڕۆڵێکی گرنگی هەبێت لە نووسینەوەی چرکەساتی مێژووی ئێستای ئینسانی ئێمە، هەروەها نیشاندانەوەی دنیابینی ئینسانی کوردیش بۆ دنیای خۆی، بۆ دنیای کەتیایژی بەشێکە لە پرۆسی ئەرشیفکردنی ئەوەی کە کورد خۆی چێە، خۆی چۆنە، چۆن دنیابینێ، چۆن سەیری خۆیەکە. پێم وایە سینەما توانێت گرنگترین چەکی ئەم سەردەمە بێت. بچمە ناو فیلمی
زەوی سەخت و ئاسمان دوور ئەو فیلمە بە پێزە، چونکە ئەو فیلمە من لە کاتی خۆپیشاندانەکانە، لە کاتی ئەو بەرخودانانەی کە لە هەر چوار پارچەی کوردستان و لە ئەوروپا و لە ئەمریکا و لە کەنەدا و لە ئۆسترالیا هەمومان دیاردەیەکمان بینی، دیاردەی خاڵ ئەلبەتە لە سەردەمێکە کاکە وڕازجان دوایی نازانم بڵن هەفتاکان شەستەکان خاڵ وەکو شوورەیەکی لاتە بوو، پێمان جوان نەبوو. بەڵام لەم کاتەیە لەم زەمانەیە ئەبینین سێرەکەین گەنجەکان بە تایبەت دوای ئەو خۆپیشاندانە و دوای ئەو گەلە کۆمەیی کە لەسەر کورد کرا بەگشتی کە ئیتر ئێمە هەمومان هاتیینە دەنگ، هەموو کورد لە هەموو جێگاتنە دەنگ و بە تایبەت گەنجەکان بایەخێکی تایبەتیان بە خاڵدا. گەلێ جار هەنێ لە برادران لەم لەولایەن و تەمە کاریگەری فیلمی زەوی سەخت و ئاسمان دوورە. هاوراز خۆت فەرموو بۆ چوونی خۆت. سپاس بۆ نرخاندنە کاک سەرکەوتجیان. بەدڵنیایەوە فیلمەکەمان پڕ بوو لە کۆمەڵێک تێما و ئاماژەی کولتوری و نەتەوەی دیاریکرا و لە ناویانە بە وردەکاری کارمان لەسەر کرد و یەکێک لەو دیاردە کولتوریانە دیاردەی خاڵ یان دەق بوو با بڵێین، کە یەکێکە لەو ڕیشانەی کە ئینسانی ئێمە بە سروشت بە ژینگە بە ئەفسانەکانەوە ئەبەستێتەوە. مێژوویشی چەند هەزار ساڵەی هەیە. ڕاستە لە قۆناغەکانە لەم چەندەی ڕابردووە بەداخەوە لە باری ناتێگەیشتن لە خودی دیاردە کولتوریەکە هەندێک خەڵکان بە جۆرێک لە جۆرەکان وەک دیاردی دواکەوتوی بینیوانە بیرمان نەچێ سینەما و میدیایی وڵاتانی داگیرکەریش بۆ شێواندنی وێنەی ئینسانی کورد زۆر جار پەنایان بۆ حاڵەتە بردوێتەوە. من زۆر لە فیلمی تورکیا بە تایبەت لە درامای تورکیا بینیومەتەوە هەر کاتێک وێنەی ژنێکی کورد نیشانێن کە کارکتەرە خراپەکەی لە ناو فیلمەکەیە یا ژنە سەحیربازەکەیە یا چوزام شتێکی ئەوە دەست و دەموچایی پڕەکەن لە خاڵ و ئەوانە هەمیشە وێنێکی نێگەتیڤی پێبەخشن. نەویش سیاسەتێکی دیاریکراو هەیە لە پشتیەمەوە ئەوێت هەموو ئەو دیاردە کولتوریە کوردیانە بە شێوەیەکی بەدکارانە نیشان باتەوە. لە ڕاستیە ئیشی ئەستەرێکی سینەما و لانی کەم بۆ ئێمە بریتە لە نیشاندانەوەی ئەم دیاردە کولتوریانە وەک خۆی و دوورکەوتنەوە لەو ناشرینکردنەی کە لە ڕابردووە بۆی کراوە. لە ڕاستیە مەسلەی دەق کاک سەرکەوت حەزەکەم هەندێک ڕوونکردنەوەی بچووک لەبارەیەوە بڵێم. ئەگەر تۆ دیقەت بی هێشتا ئەمە لە ناو زمانی کوردیە دەق ئێمە بە تێکست یا بە نووسین ئەڵێین دەق دەیت فەرم و مەسەن چەند هزار ساڵ پێش ئێستا بەم شتە وتراوە دەق بۆ لەبەر ئێمە کۆنترین جۆری نووسین بووە لەسەر جەستا. دوای ئەوەی تۆزانی یەکەم جار نووسین لەسەر دیوارەکان، دوایی نووسین لەسەر پێستەی حیوان با بڵێن هەبووە، لەم زەمەنانەیە بەشێک لە نووسین چۆتە سەر جەستەی مرۆڤ و ئەم هێما و ئاماژە و با بڵێن خاڵانە تەنیا سیمبولێکی دیاریکراو نین، بەڵکو کۆمەڵێک با بڵێن نووسین بوون لەسەر جەستا وەک لە کۆ ناوتراوە دەق با بڵێن ئاەتە لەسەر جەستا، دەقی پیرۆزە لەسەر جەستا نووسرێتەوە. هەر یەکەیان ئاماژە و خەڵەت و تایبەتمەندی خۆی هەبووە. نیشانەداتەوە کە کورد چەند پەیوەست بووە بە گەردوونەوە، چەند پەیوەست بە بەسروشتەوە، چونکە کۆی هێماکان بەشێکیان ئەستێرە و مانگ و ئەستێرەی حوتەوانە و سێخاڵی و ئیتر کۆمەڵێک شتی لەم شێوەیە کە هەموو ئەو شتەمان نیشانەداتەوە کە مرۆڤی ئێمە لە کۆنا سەیری ئاسمانی کردووە و ئەو دیاردەگەردونیانەی هێناوە وەک جۆرێک لە ئەفسانەکان یا لە بیرکردنەوەی ئاینی بەکاری هێناوەتەوە. هەندێکی تریشان وەک ماسی، درەخت، ئاسک، چوزانم زۆرشی تری لەو شێوەیە کە نیشانەداتەوە کە ئێمە چەند بە ژینگە و بە ژیان و بە سروشتەوە پەیوەست بووین. بە هەمان شێوە ئەمان خاتۆ بیری ئەوە خاڵەکان یا دەقەکان هەموو ئەم شتانە بوون. جگە لەمە لە شێوازی دروستکردنەکەیە ئەمە ئاماژە بۆ بم کە لە کۆندا تا ئێساشی لەسەر وێز بە دیاریکراوی لە باکووری کوردستان کە هێشتا نەریتە بە بەردەوامی پەیڕەوە کرێوە ساش تقریبەن لە
پارچەکانی تری کوردستانی ژووردە وردە سەری هەڵایەتەوەوانەی بینین خۆڵەمێشی داری بەڕوو ئەهێنن لەگەڵ شیری ژنێک کە کۆرپەکەی کچ بێ تێکەڵاوێکن و بە دەرزیان ئامێرێکی تیش ئەو نەخشەی لەسەر کوتن ئەمە ئاماژە بووە بەم بۆچی خۆڵەمێشی داری بەڕوو چونکە لە کۆنا کورد پێی وا بۆ داری بەڕوو کە خۆتزانین چیاکانی زاگرۆس کوردستان یەکێک لە با بڵێن ئەو دارانە بووە کە بە ئێستاشەوە سیمبولی بەرخودان و هێز و خۆڕاگری و ئەو دارێکی خۆڕست کە بە جۆرێک لە جۆرەکان وەک نیشانەی عەزەمەت و هێزی خواوەند لەسەر زەوی بینراوە بۆیە کاتێک کە پێیان وا بوو ئەگەر بێت و ئەم دارە بیسووتێنی خۆڵەمێشەکەی بگریواتە ڕۆحی ئەو با بڵێن هێزت ڕام کردووە شیری ژنێک کە کۆرپەکەی کچ بێ ئەم دیاردەیە بۆ سەردەمێکە گەڕێتەوە کە سەردەمی خواوەندە ژنەکان بووە یان سەردەمی دایک سالاری بووە کاتێک خواوەندێکی نوێ بۆ ژیانهێنێ پاکترین خواردنی ئەو خواوەندە ئەکرێ شیر بێت ئەم شیرە و ئەو خۆڵەمێشی داری بەڕووە کە بەیەکەوە تێکەڵاوەکرێ واتە وزەی هێز و وزەی پاکێتی وزەی بەردەوامی بەیەکەوە کۆکرێنەوە و ئەو سیمبولەی لەسەر نەخشێنرێک کە هەر یەکان بۆ مانە و مەبەستێکی دیاریکرا و بەکارهاتوو ئەخرێتە ژێر پێستەوە ئەخرێتە با بڵێن نەخشەکە لەسەر پێست دەرەکەوێتەوە لە کۆنامە بیرکردنەوەیکی ئەفسانەیانەی هەبووە تۆ ناتوانانی لە ئێستا ئەم شتە وەک خۆی لە ڕابردوو کە چۆن بەکارهاتووە بە هەمان مانا بەکاربێنیتەوە بەڵکو زۆرتر دەستگرتنەوەی بە شوناسی دێرین و ڕەگداکوتاوی مێژوویانەی خۆت بە دنیاوە تۆزانی مەسلەی تاتوو لە دنیا ئێستا زۆر بەربڵاوە من ناتوانم ڕێگری بکەم لەوەی کە خەڵک تاتوو بکە بەڵام ئەتوانم پێی بڵێم لە جیاتیەوەی نەخشێک دروستەکەی کە خۆ نازانی چییە وەرە بگەڕەرەوە بۆ نەخشێکی مێژووی گەلەکەی خۆت کە دنیا مانا و با بڵێن چیرۆشی لە پشتەوەیە ئەمەمان لەناو فیلمەکەمانە کرده بوو لە دوای چەند مانگێک لە نمایشکردنی فیلمەکە و کاتێک ئەو دۆخەی کە بەسەر ڕۆژاوای کوردستانە هات بینیمانەوە کە بە تایبەت لە ناو گەنجەکان شاری سلێمانی و لە هەرێمی کوردستان بەگشتی و دواتریش لە شوێنەکانی تر چەند ئەم خاڵ و ئەم سیمبولانە بە جۆرێک لە جۆرەکان لەسەر ڕوخساری جوان و پاکیان دەرکەوتەوە خۆش دەزانین دیاردە کللتوریەکان بە چاولێکەری دیسانەوە با بڵێن بڵاوە بێتەوە زۆرترە بێتەوە کاتێک ئەمە بینرا کەسانی تریش لە شوێنی ترەوە دیسانەوە پەیڕەویان کردەوە بوو بە یەکێک لەو دیاردە کللتوریە جوانانی کە نیشانەی هاودەنگی و هاوزمانی و گەڕانەوەیکی قوڵ بوو بۆ مێژووی خۆمان دڵخۆشین وەکو ستافی فیلمەکە کە فیلمەکەمان بەشداریشی بچووکی کردی بێت لە زیندووکردنەوەی یەکێک لە خەسڵەتەکانی شوناسی میلەتەکەمان بەڵێ یەکێک لە خاڵەکان هێمای تیشکی خۆرە بەڵێ ئەوە من لە سەر قەڵای کەرکووک کە چوم کە دوای چەند ساڵێکە گەڕامەوە چوونە سەر قەڵای کەرکووک لە زۆرجی ئەو تیشکی خۆرەم بینی دوای با بڵێن ئەوەی کە ساڵانێکی دوور و درێژ من زانیاریم لەسەر شتانە کۆ کردبوو و لەسەر شوێنەوار و کەڵچەر و ئیتر مێژوو هۆریەکان کە با بڵێن لە خۆرەوە ناوەکە هاتووە خۆر هۆری ئەم هۆریانە ئەو تیشکیان ئەو هینیان زۆر لامە بەس بوو اینجا ئەوەی کە بەڕێستان ئێوە با بڵێن نیچێ لەو خاڵانەتان کە کۆ کردبووەوە با بڵێن خۆرەکە بوو ئەلبەتە ئەوانی تریش خۆی لە خۆیان سیمایەک تایبەتمەندیەکی کوردی پێوە بوو جیا بوو لەگەڵ ئەو خاڵانەی کە عەرەب بەکارێنێ فارس بەکارێنێ بۆ نمونە من لە ئەمریکا بووم ئەمریکیەکان هەموو جەستەیانەکەن بەخاو هەر زۆر ئاکیادی و زۆریشیان پێ خۆشە و ئەوە دەستی دەرەکاڵێ هاو خاڵم کردو ها ئەوەم کردو ها ئەوم کردو بە سەردەمانێک لای ئێمە وەکو شوورەیی بووە ئەتر بەڵام ئێستا سێرەکەی هاتوۆتەوە ئەو هاتنەوەیە و بە تایبەت لە فیلمەکەی فیلمی زەوی سەخت و ئاسمان دوور کە جیاکاریەک هەبوو لە بینی ئەو خاڵانەی کە لە وڵاتانی تر میلەتانی تر هەیەە عەرەب هەیەی تورکەیەتی فارسەیەتی ئەمەی ئێمە سیمبول یا هێما کوردیەکانی پێوە دیار بوو بۆیەش زۆربەی گەنجان بینیمان ئەو خاڵانەیان کە بەکاریانەوەکەوەی کە لەسەر هەوریەکەیە لەسەر
بۆ ئێمە هەیە لەسەر و نەخشانەی تر هەیە هەمووی کۆبوو بوونەوە ئەلەویا کاریگەریەکی جوانی لەسەر با بڵێن گەنجەکانمانە بوو. اینجا نازانم بەڕێستان ئاساییە داوایەوە لێ بکەم هێماکان یەکەیەکیان سیکەیتەوەیان بە دڵنیاییەوە کاک سەرکەوت سپاس بۆ سەرنج و تێبینیەکانە بە دڵنیاییەوە نیشانەی خۆر لە مێژووی هەرە دێرینی گەلانی ئەم ناوچەیە وەک سیمبولی جوان با بڵێن هێزی گەرمی و ڕووناکی و وزە بینراوە و بۆ کورد با بڵێن تایبەتمەندێکی زۆر لەوە زیاتر و ئەوانەی هەبووە کە ئەتوانین بڵێن ئاگێر یان خۆر یا ڕووناکی یان وزە بەشێک بۆ لە پەرستن ئەوەی کە ئەو خاڵی کە وەک خۆر دەرەکەوێت با بڵین نیو خۆرێکە بە حەوت تیشکەوە لە ناو چاوان هی ناوچەوانی ژنان لە ڕابردووە کوتراوە وەک چۆن کارکتەری مریەم لە ناو فیلمەکەی ئێمەیە لە بینی هەردوو برۆی ئەو خاڵە هەیە. ئەگەر دیقەت بێ زۆر وردەکارانە ئەم کارەکراوە لە ڕابردووە حەوت تیشکی هەیە ئەگەر دیقەت بێ نیشانە بێتەوە بۆ حەوت ڕۆژەکەی هەفتە وە لە تێڕوانێکی تری ئاینیە تۆ بینیت کە باز لەواکرێ ژیان یا بوون بە حەوت ڕۆژ دروست کراوە وە خودی با بڵێن تیشکی خۆرەکە یان خودی خۆرەکە ئەمانگەڕێنێتەوە بۆ تێڕوانینێکی تری ئاینیانی کورد کە لە ناو گەلی ئێمە ئێزدیە تا ئەم دەقێشی لەسەر بێ ئەوترێ کە بەیانیان بەر لەوەی خۆر هەڵبێ ژنان لە خەو هەڵەستن چونکە ئەوەی خۆر هەڵێنێ ژنە و خۆر لە ناو چاوی ژنە واتە ژن سەرچاوی هێزی گەرمی و ڕووناچیە بۆ ژیان. ئەمە بەڕای من یەکێکە لە جوانترینە و تعریفانەی کە لە ڕابردووە لە ناو ئینسانی ئێمەیە بۆ کارکتەری ژن کراوە بە پێچەوانی سەردەمەکانی دواترەوە کە ڕەنگە بینی بێتمان ژن بە نوعی لە نوعەکان چەوسێتراوەتەوە یان با بڵێن پەراوێز کراوە ناو کۆمەڵگەیە من پێم وایە لە کۆمەڵگەی ئێمە ژن پێگەیەکی هەرە بەرز و سالارانەی هەبووە و دەرکەوتنی ئەم سیمبول و هێمانش لانی کەم ئەم سیمبولی خۆرەکە لە ناو لە بینی برۆی یا لەسەر ناوچەوانی خاتونەکان جۆرێک نیشانی شاژنێتیان نیشانایەتەوە گەر دەستەواژەکە ڕاست بێ. ئەو دەقانی تریش کە بەکار هاتبوون لە ناو فیلمەکەیە دانێکیان پێوترێت دەقی شیفا کە پێک هاتووە لە با بڵێن داری بەڕوو لە خودی داری بەڕوو سیمبولێکە ئەمە لە ڕابردووە وەکو با بڵێن بۆ شیفا کاتێک کەسێک کە نەخۆشەکەوێ لەسەر با بڵێ ئەم شوێنەی دەست لەسەر مەچەک ئەو خاڵە بۆ ئەکوترا لە ڕابردووە ڕەنگە پێیان وا بوو بێکە هەم داری بەڕوو لە بەروی دارێکی خۆڕسکی بەهێزە و لەو دارانەیە کاتێ نەخۆشەکەی خۆی چاکاتەوە بە نەخشاندنەوەی ئەم سیمبولە ئەتوانێت کەسەکە بە جۆرێک لە جۆرەکان لە خودی نەخۆشی ڕزگار بکە. ئەمەشی تر بوو لەوانی کە لە ناو فیلمەکەیە بەکار هاتبوو. سێ خاڵی پاژنی پێمان هەیە لە ناو فیلمەکەیە کارکتەری با بڵێن شیرین لە ناو فیلمەکەیە لە جێگەیەکا بە مریە مەڵێ سێ خاڵی بووچێنین بۆ بکوتە کاک سەرکەوتشتێکی خۆش هەیە جاری وایە دیاردەیەک لە ناو مێژووا بوونی هەبووە بەڵام لە شوێنێک لە شوێنەکانی مێژووا و دیاردەیە بوونی نامێنێ کە چی وشەکەی یا زاراوەکەی یان بەکارهێنانە زمانیەکەی ئەمێنێتەوە. ئێمە هەتا ئەم چرکە ساتەشی لەسەر بێ بۆ بووک و زاوا و ئەوانە لە پرۆسی هاوسەرگیریەکە شتێکمان هەیە پێڵین نیشانەکردن. نیشانەکردن لە ئێستا ڕەنگە با بڵێن گۆڕینەوەی ئەڵقە بێ یان لە خانەبەندانە نیشانەکردنمان هەیەوانە بەس نازانێ مەبەستەکە لە چیوە هاتووە بەڵام لە نیشانەکردن لە ڕابردووە پێشەوەی ئەو کاتە کە ئەڵقەی پەنجەوە شتانە هەبوو بێ نیشانەکردن لە ڕێگەی کوتانی خاڵەوە بووە. ئەو ژنانەی کە هاوسەرگیریان کردووە سێ خاڵی یەک لە سەر یەکیان لەسەر پاژنەی پێی چەپی کوتاوە. جا ئەمە هەندێک ڕوونکردنەوەی سادە بم بۆچی پاژنەی پێ طبعاً خۆی لە ڕاستیە بۆ خاتوونەکە سێ خاڵ لە پاژنەی پێ بۆ پیاوەکەش سێ خاڵ لە لای ڕاست
ڕاستی با بڵین نزیک لە لاجانەوە کێشراوە بۆ پیا و ئەوە نیشانی بووە کە هاوسەرگیری کردووە بۆ ژن ئەوە نیشانە بوو کە هاوسەرگیری کردووە ئەگەر بێت و ئەم سێ خاڵی لەسەر یەکە و شێوە سێگۆشەیە لەگەڵ ئەو سێ خاڵی تردا بنیتەوە شێوەی ئەستێری حوتەوانە لە ئاسمانە نیشانەداتەوە کە وەک با بڵین یەکێکە بۆ لە نیشانە گردونیەکان لە کۆنا بۆ پیا و تێڕواینەکە ئەو بۆ تۆ چیتە ناو قۆناغی هاوسەرگیری و پێویستەکە بیرکردنەوەکانە ڕاست بن گفتارەکانە ڕاست بن و کردەوەکانە ڕاست بن دوای ئەمە بە جۆرێک لە جۆرەکان چێتە ناو ئاینی میترایی و ئاینی زەردەشتی و چوزانم ئەو تێڕوانین ئاینە دێرینانەوە بۆ ژنانیش سێدانە خاڵ لە سەر یەک لەسەر پاژنەی پێی واتە تۆ ئیتر قۆناغێکی ترە و ڕێگات ڕێک بێ و شتێکی تر هەبووە کۆتزای مەسەرەن کاتێک ژنان چوون بۆ سەرکانی یان چوزانم بۆ جێگەیەک ڕۆشتون جلی کوردی تۆزێک شەپ و شۆڕە ژنان قاچیان هەڵەکەن هاتنیا کراسەکەیان بەرزەکەنەوە ئەگەر لە دواوە مەسەرەن کەسێک ببینی بێتی کە ئەو کچە پاژنەی پێی کوتراوە زانیوێتی کەەوە دەستگیراندارەیان زاواجی کردووە سیر نەکراوە چونکەەوە هاوسەرگیری کردووە دیسانەوە نیشانەکردنەکە بەم شێوەیە بووە لە دیسانەوە لە کارکتەری شیرینە ئەم هێمایی با بڵین چەند هێمایەک لە سەر چەناگە و بۆ سەر ملوئانە هەبوون هێمای درەخت و هێمای ماسی و هێمای ئاسک و ئەمانە کە نیشان دەرەوەی پەیوەستی قوڵن بە ژینگە و ژیانەوە بە هەمان شێوە بۆ مریەمیش بەرحاڵ هینەکان سیمبولەکان زۆرن لە ئێستاشە خۆشبەختانە ئەبینم بە تایبەت لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە دانەدانە ئەمانە باسەکرێنەوە ئەبیندرێن و شەرحەکرێن و ئیشیان لەسەرەکرێت و یعنی یەکێکن لەو دیاردە کولتوریانەی کە من بەلام شتێکی جوانن. بەڵێ کاک هەوراز ئەوەی کە بووە ئێمە ینی بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا وڵاتی وەکو هیندستانیان زۆرێک لەو وڵاتانە کاتێک کە فیلمیان دروست کردووە یان کاتێک کە ئەوان خاوەنی ئەدەبێکی قوڵ و گەورە بوونە ئەمان لە ڕێ ئەو ئەدەبە لە ڕێ ئەو فیلمەوە نەریتیان بنیاد ناوە بۆ نمونە ئەمریکا کە فرە کەڵچەرە فرە ئاینە فرە ڕەگەزە فرە ڕەنگە کەچی ئێستا بۆ خۆی ئەمریکا خوارد ئیش لەسەر ئەوەکە نەریتێک بۆ خۆی دروستکات ئێمەی کورد حەزەکەی کاک هەورازگیان هەنێ کۆمنت هەیە با کۆمنتەکان خوێنمەوە ئازیزانیش لێماندا نەبڕێن مامۆستا و هاوڕێ ئازیزمان مامۆستا دکتۆر دڵشاد مستەفا ئەڵێ مامۆستا هەوراز لە باشترین و خوێنەوارترین دەرهێنەرەکانی ئێمەیە. سپاسێکم مامۆستا دڵشاد مامۆستامانە و قەرزاری ئەو زانستین کە لێەوەی فێر بووین و بە بەردەوامی لێەوەی فێرە بین سپاس و ستایشم هەیە بۆ تێڕوانینەکەی. بڵێ کاک بابان حەمە ساڵح هەمیش هاوڕێیەکی ئازیزمانە و بەردەوام هەر خاوەنی ئەم پێگەیە چونکە بەردەوام لەگەڵمایە هاوکارمە ئەڵێ سڵاوم بۆتان بە خێراتنی کاکاورازی ئازیزەکەم وریابوونەوەی خەڵکی لە گرنگجی تا تۆ خاڵی کوردی کاکەوراز دەواازەیەکی گرنگ بوو بۆ بە دواچوونی ئەو دەقی ڕەسەنی کوردیە هەرچەندە فرسەت نەبووە فیلمی زەوی تەخت و ئاسماندور ببینم زەوی سەخت و ئاسماندور ببینم بەڵام بە ڕوونی دیارە بایەخێکی داوە بەو دەقانە جێگەی سەربەرزیە ئەم دوایە هەمان ئەو خاڵە نەخشێراوانم بینی لەسەر جەستەی گەنجی کورد کە پێشتر بەو بەربڵاویە لە ناو گەنجانە نەبوو ئەلبەتە کاکبابان لە فەڕەنسایە ڕاست و فیلمەکەی بەڕێزیشتان وابزانام لەوێ نمایش نەکراوە بۆیە پێی نەگەشتووە. ڕاست بەڵێ سپاس و خۆشەویستیم بۆ کاک بابانی عزیز هاوڕێکی خۆشەویستمە سپاس یەکەم وەڵا قسەشمان کرد ئەزانی کاک سەرکەوت ئەم با بڵین باوان وانەڵین کە بڵین فیلمەکەی ئێمە ئەم شتی بە تەواوەتی دروست کردێتەوە چکە هێشتا تۆگردی قەدبەی ئەو خاتونە بە تەمەنەکان لە کوردستان هێشتا لە خۆشبەختانە لە ژیانە ماون کە ئەو خاڵ و دەق و با بڵین تایبەتمەندیانیان هەر هەبووە
ڕەنگ قۆناغێک بەتایبەت لە باشووری کوردستان هەبوو بێت بەرەو لاوازی و کزی و نەمان ڕۆیشتون بەڵام ئێستا وەردەوردایی بینین دیار دەکەت جۆرێکی تر سەری هەڵاوەتەوە و بەشێک لە جوانکاریی بینینەوە بەڵام لە پارچەکانی تری کوردستان زۆرتر بەربڵاوە بە تایبەت لە باکوور و لە ڕۆژاوای وڵات یعنی زۆرتر ئەتوانین بڵین دیار دەکە بەربڵاوترە بەڵام خۆشبەختانە ئەم جارە لە فەزایەکی فراوانتر ئام شتەمان بینیەوە. ئەلبەتە من بۆ هاوسەنگی قسەکەی بەڕێستان و کۆپاڵ پشتیەک من کە بە ڕۆژاوا کاتی خۆی کە بەیا ڕوتێ پەڕیم و چوومەتە زۆربەی ماڵەکان لە زۆربەی لای زۆربەی پیرێژنەکان یا ژنە کۆنەکان هەمان ئەو خاڵانم بینیوەتەوە اینجا ئێستا گەلێ جار لەسەر فەیسبوک خۆمانەی بینین ینی وێنەی ئافرەتێکی ڕۆژاوادانن یان وێنەی ئافرەتێکی باکووردانێن سێرەکەی بەو خاڵانەوە خەریکە تێڕوانین بۆ جوانیەکان بەو نەزمەی کۆن دێتەوە ناومان ئەوەیە چێکە لە چەمکەکان و من لە ڕۆژاوە پیرێژن مەبینی پیرێژن بە تەمەن یعنی زۆر بە تەمەن کەچی جلی ڕەنگا و ڕنگ و ئیترسپی و نزیک لەو ڕنگانی و ڕنگانی کە کورد حەزی لێیە نەک بڵێن لە ئاڵا یعنی ئەو ڕنگانی کە شوناسی کوردی پێناسرێتەوە لە جلەکانیانە ئەمبینی لە پیرێژنەکانە ئێمە لە باشوور تا ڕادەیە پیرێژنەکانمانیان بە تەمەنەکانمان وایان لاتە بوو ڕەنگەکانیان تاریک بووە شین بووە مۆر بووە خەریک یعنی پێیان شەرمە تا ڕادەیەکە و ڕەنگە جوانانە لەبەرکەن بەڵام لە ڕۆژاوە تا ئێستاشەیە لە باکوورش لە گوندەکانە بینی و لەناو ئەو خەڵکە چونکەوان نزیکن لە سروشتەوە و پەیوەندی ڕاستە خۆیان بە سروشتەوە هەیە ئیتر ئەلبەتە کاردانەوەی سروشتە لەسەر جلەکان و هەڵبژاردننی ڕەنگەکانیان زۆر ڕاستە کاک سەرکەوت کاک هۆمەر محەممەدی هاوڕێ و هاوڕێ هەردوومان و نامی ماستەرەکەی لەسەر ڕنگ نووسیوە تاوانێکێکە لە تێزە زۆر سەرنجڕاکێش و نایابەکان کە من تا ئێستا بینی بێتم سەرنجێکی زۆر بڵین کورد لەبارەی ئەو شتەوە باسەکەم کەەوە ئیشی خۆیەتی ڕەنگە لە کاتی ترا بە تەفسیل قسەی لەسەر بکە لە ڕاستیە پرۆسەی ئەنفال یان ئەو جینۆسایدی کە بەسەرگەلی ئێمە لە باشوور هاتووە کاریگەریی گەورەی لەسەر ئەو حاڵەتە دروست کردووە کە لەو ڕنگاڵی و ڕەنگا و ڕەنگیەوە ئینسانی ئێمەی بەرەو تاریشی و ڕەش بردووە و لە بەرەو دۆخە ئەگۆڕێت با بڵین پێش ئەنفال بە هەمان شێوەی باکوور و ڕۆژاوای یان ڕۆژهڵاتی کوردستان تەنانەت بە تەمەنەکانیش جلی ڕەنگا و ڕنگ و ئاڵوواڵیان لەبەرابووە بەڵام لە دوای ئەنفالەوە بە جۆرێک لە جۆرەکان ماتەمینی گشتی و حوزن و ئەو دۆخی کە ئینسانی ئێمە بەرە و تاریشیە بات ڕەنگی ڕەش ئەبێ بە ڕەنگی زاڵ تا ڕادەیەک بەتایبەت لە لای ژنەکانی جاک گەنج بێ یان بە تەمەن بێ ئەوە ڕەنگەیەکێک بێ لە هۆکارەکان لێرۆ ڕێز و سڵاوم بۆ کاک هۆمەر و دووارە سپاسێکم بۆ بەتەکی ڕێز و سڵاوی منیش بۆ کاک هۆمەر و بۆ هیوایی بتوانم ئامادە بم لە خوێندنەوەی تێزەکە یان لە هەر کاتێک شکایە چۆن بێت بەشدار بین لەگەڵێ بێمەوە سەر تابانخان هاوڕێ عزیزمان لە بەریتانیاواڵێ خۆزگە هەر بە خۆڵەمێشی دار بە ڕووشی دایک بکرایە چونکە ئەمما دەمەرە کە بە شینەی ئێستا پڕە لە کیمیایی و خوێنژەهراوی ئەکات و کاریگەری زۆری تریشی هەیە وەکو تووڕەیی و سەرئێشە و هەتا دوایی ئەوەنەی من ئەزانم کە لە باکووری کوردستان هێشتا هەر بەو تەریقەیە ئاکرێ ڕاستیەکەی ئەوەی خاتوتابان باسیەکە ڕەنگە زەوتن بەبەسی لە تاتوو بێ کە ئەو مرەکە بۆ شتانە بەکارێن بەڕاستی من هیچ زانیاریەکەم نییە لەو بارەیەوە منیش ئێستا تابانخان باسی کرد بەڵا بەدڵنیاییەوە یعنی ڕەنگاوانە هەمووی سایدی فەکتی تایبەتی خۆی هەیە ینی بەڵامەوەی کازانم لە باکوور و لە ڕۆژاوای کوردستان هێشتا هەر بەو شێو کلاسیکیە ئەنجامەدرێت بڵێ اینجا یەک شتێک کە باسی خۆڵەمێشی بەڕوود کرد ئەلبەتە بۆ بەڕوو یا بۆ دارگوێز ئەم دوودارە هەر لە زۆربەی هێماکانیش تەنانەت پەنابینە بەر ئەو دوانە چونکە دارگوێزە داربەڕووە کەوە ئیتر کۆمەڵە چەمکی تریش هەیە ئەمانە ئەوەنە نزیکن لە سروشتەکەی ئێمەیە هەیە و خەڵکی ئێمە پەیوەندی ڕاستە و خۆیان لەگەڵیا هەیە
بۆیە وەکو نەخشەکان بەکاردێت وەکو ئیتر داربڕوو کەها لە هەنێجی ئەڵێن ڕێگی قوڵە یعنی ئەیگەڕێنەوە بۆ ڕەسەنایەتی ئەیگەڕێنەوە بۆ ئەو ڕێگە قوڵە. کاک هەوراز من لە کۆپ لە شعرێکمە وەسیەت یەکەم کردووە ئەڵێم ئەگەر مردم نەبم سووتێنن نەبم خەنە ژێر خاک ئێستا سیستەمێکیکەی تازە هەیە ئەو جستەیاکەن بەگەڵ بیکەن بەگەڵ و بەپەین ئەو دەنکە گوێز لە ناو گڵەکەیە دابنێن و لە جەیەکە بینێژن بە داریش بە درەختیش هەر ڕەسەنایەتی و خزمەت بە میلەت بکەم. تەمەند درێژ بکاک سەرکەوتیان قوربان یا بەڕوو یان گوێز ئەوە بۆ ڕەسەنایەتیەکەیە بۆ شوناسەکەیە. وەڵا کاک سەرکەوتەوە شتێکم بیرکەوتەوە لە کاتی شەڕی داعشا بوو لە دوای ساڵی 2014وانە ڕێژێک لە پێشمەرگە دێرینەکان لە کوردستان چەکیان هەڵگرتەوە و بەشداریان کرد لە پاراستنی باڵێن کوردستانە جا بەشێکیان لەو سەردەمایە بیرمە چوون بەرەو حەمرین. یەکێک لەو شتانی کە زۆر جوان بوو لە کاتی خۆیان زۆر سەرنجی ڕاکێشامەوە بوو کە هەڵمەتێکیان دەست پێ کرد بە ڕواندنی باڵێن بەڕوو لە حەمرین یعنی لەلایەکەوە دیفاعیان لە کوردستانە کرد و چەکیان هەڵگرتبوو لەلایەکەوە هەڵمەتی چاندنی بەڕوویان کرد. ئەوە شتێکی زۆر زۆر جوان بوو ینی ئەوە هێمانەتەوەی یەکەی. اینجا من ئێستا لێکێ لە پرسیارەکانی ترم ئەوەیە هوشیاری نەتەوەیی ئێمەی کورد خەریکە بەن دوایانە ئەلبەتە کۆمەڵێک کاریگەری هەیە کاریگەری ئەو دراما تورکیانە هەیە کاریگەری و دراما مصری و عەرەبی و ئیتر ئێرانی و ئەمانە ئەلبەتە هەوڵێکە درێ بۆ گەلێ جار بە تایبەت تورکی هەوڵەدەن بۆ سڕینەوەی شوناسی کوردی. اینجا ئێمە لێرە لە فیلمەکانمانە پێویستمان بەوەیە هوشیاری نەتەوەی جارێکی کە لە ناو گەنجەکانمانە بنیاد بنین بچێنرێت چونکەوە تا ئێمە بینیمان بەس وشەی کورد کەوتیان گەلە کۆمە لە کورد کراوە لە هەموو لایەکەوە کورد ڕاپەڕی. تەنانەت من لە خوراسان کە تقریبان 3 ملیۆن 4 ملیۆن کوردی لێیە لەوێ ئەوان خۆپیشاندانیان کرد دژی ئەو سڕینەوەیە. لە ئیسرائیل کوردە جوولەکەکان کردیان لە کوردستانی سوور کردیان لە هەموو لایەکەوە کردیان تەنانەت ئەو وشەی کورد ئەوە نەپیرۆزە لە ڕۆحی هەرێکێ لە ئێمەیە جارێکی کە لە لای گەنجەکانە سەری هەڵدایەوە. ئەلبەتە لەوەیە زۆرێک لە میدیاکانی تر ئیش لەسەر هوشیاری نەتەوەیی بکەن. اینجا لە فیلمەکەی بەڕێزیشتانە ئەو چەمکەم من بەڕوونی بینی بۆیە ناتوانم بڵێم یعنی بەس فیلمەکەی بەڕێستان چونکە مەرج نییە کەسانی خوراسان فیلمەکەی بەڕێستان بینی یا کوردستانی سووریان لە ئیسرائیل یا لە جێیتر بەڵام ئەوەی کە من لە سلێمانیە بینیم هەستم بەوە کرد چونکە من چوومە ناو خۆپیشاندانەکانەوە کە بینیم هەستم بەوە کرد. بەڕێزیشتان ئیستان لەسەر ئەو هوشیاری نەتەوەیە کرد بە هێنانەوەی هەموو نەریت و هەموو چەمکە نەتەوەیەکان. سپاس کاک سەرکەوت دووبارە بۆ نرخاندنەکانە لەبارەی فیلمەکەەوە بە دڵنیاییەوە من پێم وایە فیلمی کوردی ڕەنگە یەکێک بۆ شتانی کە جێ بکرێتەوە بێ کە ئەبێت درامی فیلمەکە درامێک بێت لە واقعی کۆمەڵایەتی سیاسی کورد خۆیەوە با بڵێن وەرگیرابێت دنیابینی ئینسانی کورد بە جۆرە لە جۆرەکان پیشان باتەوە و تێگەیشتنی ئینسانی کورد بۆ ژیان پیشان باتەوە. بە دڵنیایەوە فیلمەکە ئێمە زەوی سەخت و ئاسمان دوور لە زۆر ڕوانگەوە کاری لەسەر هۆشیاریە نەتەوەیە کردووە لە جلوبەرگ لە ڕنگ لە فەزاسازی لە نیشاندانی کولتور لە بوونی گرنگی مۆسیقا لە ئاینە دێرینەکان مۆسیقا لە چەمەری لە با بڵێن کۆڕی یاران و جەمخانە و جوزانم زۆر وردەکاری ترکە لە ناو فیلمەکە هەن بە وردەکارانە دوای دراسەکردنی دوور و درێژ ینی کار لەسەر هەموو چەمکولارانە کراون لەگەڵیشیات تەمجیدکردنی ئینسانی کورد نەبووە یا نیشاندانی تەنیا دیوی جوانی نەبووە بەڵکو لە شوێنی خۆیان فیلمەکە فیلمێکی ڕەخنەگرانەش بووە لە واقعی کە ئینسانی کوردی تیا هەیە بە جۆرێک لە جۆرەکانە توانم بڵێم فیلمەکە ڕەنگە جددیترین ڕەخنەی لەسەر
ئینسانی ئێمە و لەسەر سیاست لە لای ئێمە و لەسەر شەڕی ناوخۆی خۆ دەزانی مژاری سەرەکی فیلمەکە نەفرەتکردنە لەو قۆناغە مێژوویە کە ئێمە هیوادارم تێمان پەڕان دەبێ کە قۆناغی شەڕی ناوخۆی یعنی هەموو ئەمانە تێمای سەرەکی ناوفیلمەکە بوون جوانیەکانیمان بینیوە ناشرینەکانیشمان بینیوە ڕابردوو ئەفسانە و فەزای دنیای کوردیمان بەرجەستە کردوێتەوە ڕەخنی قوڵیشمان لە ئەو دیدە گرتووە کە ئێمەی وا لێ کردووە کۆی لە بین وای لێ کردووە پەلاماری یەکتری بین دەستمان چێتە خوێنی یەکتری. کاک هەوراز چەمچێکیکە لە نەریتی کوردیە یعنی با بڵێن ئێمە کاتێک کە یەکێکمان ئەمرێ ئێمە دۆناودۆنمانەیە جان بەجانکردن بە تایبەت لای کاکەیەکان هەیە لای ئێزدایەکان هەیە کاماناگەڕێتەوە بۆ ئاینی میترایی کۆن لەوێوە هاتۆتەوە بۆ ناومانیا لە ناومانە هێشتا ماوەتەوە کۆمەڵێک بۆنەی ترمان هەیە ئەمانە هەمووی زیینوکردنەوەی زۆر زۆر زەرورە و زۆر زۆر پێویستە ئێستا خەریکە زۆرێک لە فلیم سازان زۆرێک لەو کەسانەی تەنانەت ئەگەر بە تەلەفۆنەکەی دەستیشی بێ ڤیددیۆیە بگرێ و لەسەر فەیسبوک دای بنێ ئەیگەڕێنێتەوە من لە مانگی دووە لە 21 کە جارێکی کە حاجی لەقلق دێتەوە بۆ کوردستان وچێتە سەر قولەی دەیەکان لە ڕۆژەڵات لەو ڕۆژەیە لە 21 مانگی دوو کاکاتە ڕەشەمێ وەکو چۆن 21 مانگی سێمانەیە نەورۆزە لەوێش بۆ هاتنەوەی حاجی لەقلق ئەیکەن بە ئاهەنگجێڕان بەقەد نەورۆز بۆ ئەڵێن کە حاجی لەقلق دێت ئیتر ئەو لەو کاتەیە مار و دوو پشک و جرج و ئەوانی کە لە سووری مدبوونە جارێکی کە دێنە دەرەوە ئیتر دەیەکان بۆیە لە جەیەکی بەرزادایانن ئەو بە شەو بێ بە ڕۆژ بێ ئەو شتانە دەرکەوێ ڕات ئەیخوا ناڵێن حاجی لەقلق مار هات ئەها لە هینەکانمانە ئەوە لەوێ ئەو جەژنەیە اینجا بەڕێستان شتێکی کەت کردو بوو چەمەریت هێنابوو ئەلبەتە لە نەریتی کوردەواریە بە ئەسڵ پێشتر چەمەری بووە نەک ئەو تەعزیەی کە ئێستا ئێمایی بینی چەمەری بووە بۆ ناشتنی کەسێک کە جا نەسپێرێت تەنانەت گەلێ جار بۆ شەهیدەکان بە شانازیشەوە کردویانە بە سەربەرزیشەوە کردویانە لەگەڵیا خۆشحاڵیان دەربڕیوە و بەتایبەت بۆ کەسانی کە پیرۆز بوونە ئەو کەسانی کە لە تەمەنیا شتی باشەی کردووە بەو خۆشیە بەڕێیان خستووە وەکو کاکەیەکان ئەڵێن ئەم گیانی ئەم کەسە باشە ئەچێتە گیانی کەسێکی کەوە کەواتە کەسی باشتر دێتە بوونەوە بۆ ناو کۆمەلگاکەمان جا حەزەکەم بەڕێستان زیاتر باسی چەمەری بکەن با من نەچم بەو لایە بەدڵنیایی زۆر دیاردەی کللتوری مێژوویمان هەیە لە کوردستان مرۆڤ ناتوانێت وەک فاکتی ڕاستەقینەی لە ئێستا ئەم دیاردانە ببینێتەوە بەڵام تۆتوانێت وەک سینەما سوودی لێوەربگریتەوە بیخەیتە خزمەتی درامی فیلمەکەەوە ڕاستە تێڕوانینی ئاینی جیاواز هەیە بەڵام من هەندێک نمونەی بچووکە هێنمەوە کە دنیای ئینسانی کورد نیشانەداتەوە لە هەردوو ئاینی یارسان و ئێزدیە مۆسیقال لە بنەڕەتی بوونە لە خەلیقەتە بوونێکی تایبەتی هەبووە بۆ نمونە لە لای یارسانەکان پێیان وایە چرکە ساتی خەلیقەت بە تەمبورە ژەنین دەست پێەکە یان لە لای ئێزدیەکان پێیان وایە بە شمشاڵ ژەنین دەست پێەکە واتە خودی مۆسیقا لە چرکە ساتی دروستبوونی ئینسانەوە بوونی هەیە و ئێمە بە مۆسیقا جۆمانەکرێتەوە کاک سەرکەوت دیقەت بە تۆ مەسەرەن ئەگەر بگەڕیتەوە بۆ نەریتی باو لە گوندەکانەوە مەسەرەن بۆ ناونانی مناڵ لە 3 ڕۆژەیە ئاهەنگە جێڕێ لە حوتەی مناڵە دیسان و ئاهەنگە جێڕێ لە خەتەنە سوورانە ئاهەنگە جێڕێ ئیتر هەموو قۆناغێکی ژیانی ئینسانی کورد بە گۆرانی و بە سەما و بە مۆسیقا ئەڕوا تەنانەت تا مردنەکەشی کە چەمەریە بە ژەنینی دەهۆڵ و زوڕنا با بڵین کەسەکە ماڵاوایی لێکرێەوە جۆرێک لە سەمای تایبەتی تایە من پێم وایە ژیانی ئێمە لە ڕابردووە بەشێک بۆ لە سروشت زۆر پەیوەست بووە بە ئەم دیاردە کللتوریانەی وەک
مۆسیقا و وەک سەماوە ئەو هەڵپەرچەی لە چەمەریە بینیت تۆ جۆرەك سرودە ژنەکان بە شێویشی بازنەی بە چواردەوری مردووەکەی دانیشتن و شینجێڕیەکەن کەسێک لەولا چەمەریڵێ جۆرەك لە هۆرەکردنە پیاوەکان دەستێک دەستی یەکتریەگرن و بە شێوەیەکی نیوە بازنەیی وەک هەڵپەرچەیەکی ئەوەی کە پێڵێن هەڵپەرچەی چەپی لای خۆمان دەستی یەکتریان گرتووە و بە دەستێکیشان سنگە کوتن لەولاوە مۆسیقای جیاواز مەسەلەن لێدرێ بە دەهۆڵ و بە زۆر ناکە جا ئەمە ڕەنگە ئێستا لە باشووری کوردستان کەم بوو بێتەوە بەڵام ئەگەر دیقەت بێ لە ڕۆژهەڵاتی کوردستان هێشتا لە سنە و لە ناوچەکانی موکوریان هێشتا بە دەبژەنین مردووەکان ئەسپەرداکرێن دوایین ماڵاواییان لێکرێ لە کرماشان و لە ئیلام و لای لەک و لۆڕ و بەختیاریەکان ئەوان چەمەریەکەن لای خۆشمان لە گەرمیان و لە گەرمەسێر بە هەمان شێوە هەر چەمەریە کرێ یعنی واتە لە لەحظەی بوونی ئینسانی کوردەوە تا نەبوونی مۆسیقا حەزورێکی گەورەی هەیە ینی وایە ئەوە لە ڕۆژاوا ئێستاش ینی من یەکێ لەو ڤیددیوانەی کە لەسەر فەیسبوک هەیە کەسێکی بەڕێز کە کوڕەکەی شەهید دەبێ ئیتر بە هەڵپەرچەوە بەرەو جەنازە کاچێت بە دڵنیایی ئەوە یەکێکە لە نەریتە دێرینەکان کە لە ڕۆژاوای کوردستان وەک بەشێک لەو نەریتی بەرخودانە لەلایەنەوە هەواڵانەوە زیندوو کراوەتەوە مەسەلەی خەنەبەندانە بۆ شەهیدان چونکە پێیان وایە ئەو ئەبێ بە زاوای کوردستان و خەنەی بۆ گرنەوە خەنە لەبەری دەستی شەیدەکادن وەک زاوای ناسێنن کە خۆی بە کوردستان بەخشیوە بڵێ ئەوە یەکشە بوو لە دیاردە جوانەکان کە من لەوێ بینی هەر بۆیە تۆ بینین لە مەراسیمەکە تیلی لی بۆ کێشن بۆ لێ بڵێ تیلی دەکێشان ئەوەی لای ئێمە پێڵێن هەلهەلە تیلی لێ خۆی لە زبانی کوردیە ئەوە عادەتەن لە شایە کێشتێ بەڵام ئەوان لە با بڵێن بۆ شەهیدیش تیلی لا کێشن چونکە شەهید بوونەکەی وەک شایی ئەبیندێ بەڵێ وا بزانم هەڵپەرچەکە چەپی نییە وا بزانم گەڕیانە ئەوە نازانم تەنیا کاوە معینفەر کە هەر سینەرون نووسێکی بەتوانایە ساڵانێک لە کورسات بوو وا بزانم بەرنامەی تایبەتی کرد لەسەر هەموو جۆرەکانی هەڵپەرچەی کوردی ڕاست جواب بزانم گەڕیانە من زۆر ئاشنا نیم من وتم شێوەکەی تقریبەن ناوەکەی بزەبت چۆنایە نازانم هەر گەڕیان ڕتمێکی تایبەتی کوردیشە لە ڕیتمەکانی تران نییە زیاتر لە ڕۆژەڵاتە لە باشووران نییە وا بزانم کاتی خۆی کە هونەرمەندی گەورەی کورد ناسری ڕەزازی کە گۆرانی گۆرە هەرزاڵی وت هەرزاڵێ بەو ڕیتمەیە ئەڵێ کاتێک کە هاتم بۆ سلێمانی و تیپی مۆسیقای سلێمانی گۆرانیەکەیان بۆ تۆمارکردم بەو ڕیتمە نەیان کرد نەیان زانی یعنی وەک بڵێ ئاشنایی نەبوون بەلایەنەوە غەریب و کاتێک کە تەوزیعی مۆسیقاکەیان کردبوو بەو ڕیتمە نەبوو ئەنجا ئەوە بۆ یاڵم دیار هەر لە ڕۆژەڵاتەوە لەم دیو نییە هەرمای خۆشحاڵیە ئیترەوە مڵکی کوردی و کەواتە ڕیتمیش بە ئەنگلیزیەکەی ڕیتمە و بە عەرەبی ئیقاعە بەڵام بە کوردی ڕەزمە ئەگەری زۆرە مەسەحاڵی ماڵێن بەزم و ڕەزم ڕەزمە ڕیتمەکەش با بێمەوە لای ڕووناخان ڕووناک محەممەد ساڵح کە ئەویش خوشتێکی ئازیزمانە و خاوەنی ئەم پێگەیە و ساڵانێکی دوور و درێژ لەگەڵ هاوڕێی برای ڕۆحی شاد بێت یعنی بەیەکەوە بەردەوام بەشداری زۆربەی شانۆیەکانی کردبوو بۆ بینینی شانۆیەکان ئەم پرسیارەی هەیە کاک هەورازجان ئەڵێ زەوی سەخت و ئاسمان دوور ناونیشانێکی جوان و سەرسوڕهێنەرە بەڵام ئەم ناونیشانە لە کۆوە هاتووە هەرچەندە زۆر جار من ئەڵێم زەوی تەخت ببورن نازانن وا دێتە مێشکم زۆر زۆر سپاس بۆ خاتو ڕووناک ئازیزی ئێمە ڕاستە یەکێک بوو لەو بینەرە ئازیزانی کە چەند جارێک هاتەوە بۆ تەماشاکردنی فیلمەکە و
دڵخۆش بووم لەو کاتە لە باشووری کوردستان بوو کە ئێمە فیلمەکەمان نمایش کرد و بە دڵگەرمێکی زۆرەوە پێشوازی لە ئەکتەرەکانە کرد و گەرمیکی زۆری پێبەخشین کە ئەوەندە بە دڵسۆزانە و بە جوانی سپاسگوزاریە کرد یا با بڵێن دەستخۆشی لێ کردین بۆ فیلمەکەم لێرەوە زۆر سپاس یەکەم لە ڕاستیە زەوی سەخت و ئاسمان دوور ئیدیۆمێکە لە زمانی کوردیا بۆ دۆخی ناڕەحەتی ئینسان بەکارەهێنرێ کاتێک کەسێکەکەوێتە دۆخی تەڵەزگەوە دۆخێکە ئاسان نازانێت چۆن لێ دەرباز بێ کاتێک لێ پرسن حاڵت چییە ئەوەڵێ زەوی سەخت و ئاسمان دوورواتە ئەو دۆخی کە تی کەوتوم وەک زەویشی سەخت وایە ڕێگەی فریاد و چارەسەریش وەک ئاسمانێکە زۆر زۆر دوور بێ لێمەوە لە ڕاستیە ئەم دەستەواژێ لە زۆر شوێنی کوردستان بەکار هاتووە و ئێستاش هەر بەکارێت لە هەندێک ناوچە پاش و پێشەخرێ ئەڵێن ئاسمان دوور زەوی سەخت یان ئەبینم خەڵک ئەڵێن زەوی تەخت و ئاسمان دوور وەکو چۆن خاتو ڕووناگیان پێشتری ژوازەم خات و تابانیش هەروای نووسی بوو بەرحاڵ ڕەنگە لە شوێنێکە ئاواش بەکار هاتوێ بەڵام ڕاستیەکەی زەوی سەخت و ئاسمان دوورە و ئەمە لە ناو ئەدەبیاتە پێشتر هەژار بەکاری هێناوە هێمنی موکریانی بەکاری هێناوە هەروەها شاعری بەناوبانگ کۆچکردووی کورد مارڤاغایی دیوانێکی هەیە بە ناوی زەوی سەخت و ئاسمان دوور ئەمە لەوە هاتبوو بڵێ ناوەکەش هەر ئیدیۆمێکە و لە سەرچاوی شوناسی خۆمانەوەیە کوردیەوەیە هاوڕێکی کەمانەیە سەید کافێ یا سەید جافێ با بزانم داواکاریەکی هەیە بەڵام وابزانم و داواکاریە پەیوەندی بەوانەکەەوە نییە ئەڵێ سڵاو مامۆستای ئازیز خەریکم زنجیرەیەکە نووسم بەڵام دوای ئەوەی کە تەواوم کرد چی بکەم چەند ئەڵلقەیەکم لێ نووسیەوە بۆت بنێرم تااقەتت ئەبێت بیخوێنیتەوە سوپاس کاک سەید نازانم ئەم پرسیارەت ڕوو لە منەکە یا ڕوو لە کاکاورازەکەی وابزانم ئەتوانی لە پەیوەندیە کاتێکشی کە بە نامە بۆمان بنێری لەگەڵمانە قسە بکە یا لەگەڵ من یا لەگەڵ کاکاوراز پێم وایە هەردووکمان ئامادەیمانەیە هاوکاری هەموو کەسێک بکەین بەڵێ کاک هەورازجان با بێمە سەر چەند کێشیکە تۆ لە فیلمەکەیە لۆکیشن جێگە چوو بیتە سەر سێ کوچکەکەی ئەو سنوورەی کە بۆیان داناوین و دابەشمانکەن بەڵام تۆ لەو سنوورەیە کوردت هەمووی لە یەک کۆ کردەوە لەگەڵ ئەوەی کە کوردت لەگەڵ هەموو کۆ کردەوە لەو سێ کوچکەیە لەسەر ئەو سنوورە کە سنوور نییە بۆ ئێمە ئەوە بوو هەموو لایەنەکانت پێشانە هەموو زارەکەکانت پێشانە هەموو گەرمیان و چۆستان و باکوور و هەمووی لەوێ کۆ کردەوە بە تایبەت لە چایخانەیەەکە لە مەرزێکە لە جێیەکە ئەم سمبولانە چایخانە و مەرزەکە و سنوورەکە و گەریلاکان و ئیتر ئەمانە مەبەست لەوێ چی بوو با بڵێن پەیامی خۆوان دەردی برادری وتی وڵی مەگەر هەر خۆت هەمزان و ئاکۆی کەنەوە لە ڕاستیا چەمکی سێگۆشەی سنووران بۆ من با بڵێن ڕێشەیەکی مێژووی دووبارە ڕەنگە تا ڕادێک سیاسیشی هەبێت سێگۆشەی سنووران شوێنەکە کە بۆ من ئەم وڵاتی خۆمان ڕاستە دابشکراوی 4-5 پارچە و شوێنی جیاوازە بەڵام سێگۆشەی سنووران جێگەیەک کە هەمیشە شوێنێکی داگیر نەکراوە و جێگەیەکە کە کۆی شۆڕشەکانی کورد لەو شوێنانەوە لە شوێنە هەرە عاسیەکانەوە سەری هەڵداوە کە بەرزترین شوێنی کوردستانەگرێتەوە وازانم معلومە کە مەبەستمان لەکوێ بێ بەرحاڵ یەکیشتر لەو تێمایانەی لە ناو فیلمەکە بوونی هەیە بەکارهێنانی هەموو شێوەزارەکانە نەک بەتەنیا یەک شێوەزاری زمانی کوردی لە ڕابردووە تێڕوانینێک هەبوو ئەنوو کە ئێمە چۆن بتوانین زمانێکی ستانداردمان هەبێ یان کام زمانە زمانی بکەین بە
کام شێوەزارە بکەین بە زمانی سەرەکی بۆ خۆمان من پێم وایە ئێمە بێ لەو پرسیارە ڕەت ببین تێی بپەڕێنین و ئێمە پێویستمان بۆی هەمووی بزانین یەکێک لە ئەو خاڵانەی کەوای کردووە زمانی کوردی زمانێکی زۆر زۆر دەوڵەمەند بێ لەبەرەوەی شێوەزاری زۆری هەیە و لە هەموو شێوەزارەکانە هاو بەرابەری وشەی هەیە مرادیف هەیە و ئەمە وای کردووە زمانەکەمان زمانێکی زۆر زۆر دەوڵەمەند بێ من بۆچی تەنیا زمانی سۆرانی یان ئەوەی پێ کرمانجی ناوەڕاست با بڵێن کە خۆمان بە سۆرانی ناوێهێنین بکەم بە زمانێک کە تەنیا ئەمە زمانی ستاندارد بێیان کرمانجی ژوور و لە کاتێکا من شێوەزارێکی دەوڵەمەنی وەکو هەورامی یا گۆرانیم هەیە زازاکیم هەیە چوزانم کەلهۆڕی و لوڕیم هەیە یعنی هەموو ئەمانە شێوەزاری تایبەتن و لە ناو فیلمەکە خۆش بەختانە توانی بوومانەوە نیشان بدەینەوە کارکتەرەکان هەرێکە و بە شێوەزاری خۆی قساکە و هیچ نەنجیەکیش نەکەوتۆتەوە کاتێک کە هاڕون بە با بڵێن سۆرانی قساکە سالاری هاوڕێی بە کەلهوڕی جوابێتەوە چنە چاقانەکەەوە کەسێک بە هەورامی قساکە سوزانم کەسێکتر بە سۆرانی قساکە یەکیشتر بە کرمانجی قساکە یعنی هەر شوێنەکەش ئاوایە کە شوێنی کۆکردنەوەیە شوێنی دنیابینێکی نوێیە شوێنی نیشاندانی هەندێک وێنەی نوێیە لەم بەرەوە چاخانەکە و بۆ بەری چیاکەەوە گەریلاکان و بلم لاوە کۆڵبەرەکان و لەولاوە گوندەکە و کە مریەم تیاژی ینی بام و فیلمەکە نەجێڕمەوە نەدانێکی زۆر هێشتا مەبەستم ئەوەیە کە خۆشبەختانەی مەتوانی بوومان وا بکەین هەموو شێوەزارەکان ینی لانی کەم زۆرینی شێوەزارەکان بینینە ناو فیلمەکەەوە و لەوەش دڵخۆشخانەتر بۆ منەوەی کە ئەکتەر و هونەرمەندی هەر چوار لای یان هەر چوار بەشی کوردستانتیە لە دروستکردنی فیلمەکە و لە وەکو ئەکتەریش لە ناو فیلمەکە یا بەشدار بوون بەڕاستی ئێمە ئەزمونێکی زۆر زۆر تایبەت و خۆش بوو بۆ ئێمە بەڵێ ئەلبەتە لەسەر زمان کاکە و ڕازیان من حەوت زمان ئەزانم بەڵام لە سەردەمێکە کە چوومە دەرەوە تووشی برا کرمانجیەکانی باکوورە بووم هەستم بە شەرمە کردەکە کرمانجی نەزانم ئێستا هەست بە شەرمەکەم کە هەورامی تێ ئەگەم بەڵام ناتوانم قسەی پێ بکەم یا زازایی لی تێناگەمەوە هەست بە شەرمێکی زۆر زۆر گەوراکەم بەڵام خۆشحاڵم کە ئێستا کرمانجی کە قسەی پێەکەم بە بادینی عێراقی و کرمانجی ڕۆژاوا و باکوور ئەتوانم بە هەرسێکیان زارەکەکەم بگۆڕم تامی زمانەکە بگۆڕم ئەلبەتە منیش لەگەڵ ئەو بۆچوونەی بەڕێستانم من هەر دژی زمانی ستانداردم پێم خۆش نییە پێم باش نییە ئەم فرە زارەکیە وای کردووە کە ئێمە دوو چەمکەیە لە هەموو جیهانە بۆ نمونە ڕەسەنی وشەی کوردی ڕەسەنی وشە هەر زمانێک کە وشە ڕەسەنەکانی خۆی پاراست بێت کورد حوتەمی زمانە ئەمە زۆر زۆرە یعنی تۆ تا ئێستا زمانی خۆت بە هەموو شەکانە بە ڕەسەنی پاراست بێت بۆ نمونە عەرەب نەیتوانێت بیپارێزێت تورک نەیتوانێت بیپارێزێت فارس نەیتوانێت بپارێزێمانەی دەوروبەرەمان چونکە ئەمانە داگیرکەر بوونە کە داگیرکەر چووەتە هەر جێیە کاریگەری زمانی ئەوێ لەسەر زمانی ئەو بووە ئێستا بۆ نمونە زارەکی عێراقی عەرەبی کاریگەری زمانی کوردی پێوەیە بڕۆ لە مەسر کاریگەری قبتیەکانە بڕۆ لە مەغریب کاریگەری ئەمازیقیەکانە بەسەر زمانەکەیانەوە بۆیە ئەوان زمانەکان نەک بڵێ دەوڵەمەنە نەخێر ئەوان زمانەکەیان تەشەر بووە جا ئەوە یەک وەکو زارەکەکان وشەی ڕەسەن کە حوتەمینین لە دنیاە وەسێم زمانیشین وەکو پاراوی زمانمان پاکی زمانمان ئەمە زۆرە ئەمە ئەگەر ئەو زارەکانە نەبووە لەوەیە زمانەکەمان ون بووە زۆر میلەتێ هەر زمانی ون بووە من بەڵێ کاکەوراسوەر لە ڕاستیە بۆ ئێمە بۆ کورد زمان زۆر زۆر گرنگە ڕەنگە دەوڵەتمان ببرە عفو سێم زمانین لە دەوڵەمەنی وشە مرادیفیان هاواتایی ئێمە لە زمانە بیرمان کردوێتەوە لە زمانە خەونمان بینیوە لە زمانە دەوڵەتمان بۆ خۆمان دروست کردووە زمان پایشی گرنگیمانەوەی
با بڵین ئینسانی ئێمە بۆ لە ڕابردووە ڕەنگە گەلانی تری گەورەی وەک کورد لە ڕابردووە زۆر هەبوو بێتن و نەماون بەڵام ئەوەی کەوای کردو کورد بمێنێتەوە ڕەنگە زمان یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی بوو بێ ئەگەرچی من پێم وایە قۆناغە و مەترسیەکانی ئەم جیلە ئەمنەوەی ئێستا بە هەوڵدان بۆ فێربوونی زمانی تر و لەبیرکردنی زمانی کوردی و هەڵەی با و ئەو فەوزایی کە لە ناو میدیای کوردیا هەیە مەترسی جدین لەسەر با بڵێن نەوەی داهاتووی مرۆڤی کورد کە بە کاریگەریشی خراپ لەسەر زمانی دروستە بێت چکە تۆزانی مرۆڤ بە زمان بیرەکاتەوە واتە ئەو زمانە و ئەو چەمک و ئەو زاراوانەی کە لە ناو زمانەکە هەیە چەند ئەداتێکە بۆ قسەکردن ئەوەندەش ئەداتێکە بۆ بیرکردنەوە کاتێک تۆ بە کوردی نانووسیت ناخوێنیتەوە دوایی تۆ ناتوانانی بە کوردیش بیر بکەیتەوە کە زمانی خۆت لە یادەکەی ئاسان نییە بیرکردنەوە کەشەوە بێ ئەم قۆناغە پێم وایە بێ قۆناغی پاراستنی زمانی کوردی بێ قۆناغێک بێ کە بەرەو زمان بڕۆینەوە لە ئەگەر چی ڕەنگە لە شوێنێک بۆ شوێنێکی ترەمە بگۆڕێت لە هەندێک ناوچە زۆرتر گرنگی بە زمان بدرێت لە هەندێک ناوچە کەمتر تا یاسا گرنگی پێدرابێ بەڵام پێم وایە بۆ هەموو کوردستان بێ قۆناغی داهاتوومان قۆناغی خاوەندارەتی کردنەوە بێ لە زمانی کوردی و کارکردن بێ لەسەر زمانی کوردی. دوو کەسی ئازیز پرسیاریانەیە بەڵام ئەمەیان با جارێ پێشخەم کاک پەیوەند بە یارمەتیت ئەڵێ سڵا و بەڕێزان ئەم فیلمە لە ئەوروپا چۆن دەسەکەوێت؟ لە ڕاستیە ئەم ساڵماندانەوە بۆ هەوڵدان بەشکم بتوانین فیلمەکە بنێرین بۆ هەندێک لەو فستیڤاڵانە لە دنیاە جگەلەوەی کە لە باشووری کوردستان هێشتا نمایش دەکرێت بەڵام ساڵی داهاتوو بە بەرنامەیەکی ورد ئینشەڵا بەشداریەکەین لەو ئیڤێنت و فستیڤاڵانی کە لە دەروی وڵات ڕێگەخرێن و هەوڵین فیلمەکە بتوانین ببین بۆ بەشێک لە وڵاتانی ئەوروپا لە هۆڵەکانی سینەما نمایشی بکەین. هاوڕێی ئازیزم ئەویشە خاوەنی ئەم پێگەیەیە وەکو بەڕێستان کاک هەوراز کۆمەڵێک وانەی زۆر زۆر ڕژد و بە بەرەکەتی پێشکەش کردوین. کاک پەیوەند قەرەداغی ئەڵێ سڵاو لە ئێوەی بەڕێز زەوی سەخت هێمای چییە لە فیلمەکە؟ دوور ئەوەی پلانێک تخواپا لێرەوە بیخێنەوە لێرە نازان تێکسو لە فیلمەکە دوور لەوەی پندێکە یاخود ئیدیۆمێک هەروەها ئاسمان دوور ئاماژەی چییە وەک ڕنگدانەوەیەکی نێو فیلمەکە وازەخ بوو یا دووبارە دانەوازەخە پەیوەندی بە دۆخی ژیانی کارکتەری سەرەکی فیلمەکەەوە هەیە کە لە دۆخی تەڵەزگایە لە دۆخێکی ناهەموارە بە دوای چارەسەر ئاگەڕێ ئەو دۆخەی کە هارون کارکتەری سەرەکی فیلمەکەی تێکەوتۆ دۆخێکە کە گرفتاری جۆرێک لە دەردی دەرونیە کە نەخۆشیەکمان هەیە پێڵەن PTSD یا تەنگەژەی پاش زەبری دەرونی هەوڵ بۆ چارەسەربوونی دۆخەکەی خۆیان ئەوە ئەتوانین بیش بهێنین بەو پارتی سەرەکی فیلمەکەمان کە زەوی سەختە واتە ئەو دۆخە ئاڵۆزەیە کە کارکتەرەکە تووشی بووە ڕێگەی چارەسەر و گەیشتن بە چارەسەر ڕێگەیەکی دوور و درێژە و کە با بڵێن پارتی دووەمی فیلمەکەیە بەشی دووەمی فیلمەکەیە کە گەڕانە بە دوای چارەسەرا بەڵام چارەسەریش زۆر دوورە. بەڵێ بێمەوە بۆ لای ڕووناخان ئەم جاریان و ئەبزان ڕوونکردنەوەیە ئەڵێ بەڵێ شێوەزارەکان و دیمەن جلوبەرگ ئیکسوارات مۆسیقا گۆرانی هەمووی کوردی بوو جوانێ فیلمەکە وای کرد چەند جارێک ببینم و ئێستا شەر حەزەکەم ببینمەوە بەڕاستی هەستەکەم ئەم فیلمە دەستپێکێک بوو بۆ دروستبوونی فیلمی کوردی فیلممان زۆر و جێی دەستخۆشیە بەڵام ئەمە ناسنامە و شوناسی کوردی پێشانداین خۆزگە لە فیستیڤالە جیهانیەکان پەخش بکرایە فیلمێک خاوەنی 5 خەڵات لە 7 کەواتای یەکەمینە هەر بژین. زۆر زۆر سپاس خاتوڕناک ناڵێم ینی چەند جارێک خاتوڕناک هات بۆ دڵگەرمی خۆیەوە بۆ بینینی فیلمەکە و چەند جارێک لەگەڵ ئازیزانیا بە هەمان شێوە هاتن بۆ تەماشاکردنی فیلمەکە سپاس یەکەم. ئازیزان ئەلبەت ئەم وانەی ئەم شەومان زیاتر بۆ خوێندنەوەی ئەو هێمایانە بوو
و کاریگەری لەسەر بەرخودان و لەسەر گەنجەکان بوو وەکو فیلمەکان و فیلمەکەی هاوڕێ ئازیزم کاکەوراز و کاریگەری لەسەر گەنجەکان زیاتر ویستمانەوە بکەین بەڵام من خۆم لەگەڵ کاکەورازە جارێکیان پێم بۆم باس کردوتم ئامادەم شرۆڤەیەکی تایبەت بۆ فیلمەکە بکەم ئەمە شرۆڤە نەبوو بۆ فیلمەکە بەڵام حەزم کرد ئەو هێمانە ئەو تەلیسمانە بشکێنین و بیخوێنەوە خۆشحاڵم کە ئێوەش هاوکارمان بوون لە کردنەوەی ئەو تەلیسمانە مامۆستا هاوراز من لای خۆمەوە هیچم نەما چونکە هەنێشتیکە هەیە نامەیە بێڵم ئەمێ هەڵی گرم بۆ کاتێکیکە بەڕێستان چیتان هەیە لێرەوە دووبارە زۆر سپاس بۆ تۆ کاک سەرکەوتیان ماندوو نەبی هەر هەبیت بۆ ئێمە و پێگەکە و پێگەی فیلمسازان توانێتی خزمەتێکی دوور و درێژ بکات لە ماوەی ڕابردووە بەڕاستی دەست چاو خۆش بێ زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەکەت بە دڵنیاییەوە فیلمەکە ڕەنگە لە زۆر ڕوو لە زۆر ڕوانگەوە هەڵبگرێ قسەی لەسەر بکەین بەڵام ئێمە زۆرتر تەرکیزمان لەسەر زیندووکردنەوەی هەندێک لەو تێما و دیاردە کللتوریانە بوو کە لەناو فیلمەکە هەبوون پەیوەست بە کللتور و بە مێژووی کوردەوە و کاریگەریەکانی و ڕنگدانەوەی لەسەر کۆمەڵگا لەنا ئەوانەیە باسمان لە میوزیک و دەنگبێژی و مۆسیقا و چەمەری و خاڵ و دەق و ئەو جلوبەرگ و ئەو شتانە کرد کە لەناو فیلمەکەیە بوونیان هەبووە و ئێستا وردە وردە ئەو ستایلانە بینینەوە لە ناو گەنجەکانمانە هیوادارین فیلم زۆرتر لە کوردستان دروست بکرێ هاوڕێنی فیلمسازمان دەرفەتی کارکردنیان هەبێ و لە ناویە ئێمەش بتوانین بۆ داهات و بەردەوام بین زۆر سپاس بۆ بەڕێستان خۆشحاڵ بووم کە ئامادەی ئەم وانەیە بوویت و دەوڵەمەنە کردین بە ئەو هەموو زانیاریە جوانانە ئازیزان زۆر سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە هاوکارمان بوون و کە بەشدار بوون لە وانەکەی خۆتانە لە پێگەکەی خۆتانە زۆر سپاس بۆ هەموو لایەک بەو هیوایی بتوانین دەرفەتێک بڕەخسێ بتوانم فرۆڤەیەکی تایبەت بۆ ئەم فیلمەی کاکەوراز بکەم لە ئایندەیەکی نزیکە بە